ئەمە نووسنگەی وەزیری پێشمەرگەیە لە نێو وەزارەتی پێشمەرگە بەهۆی فشاری حیزبەکەی ماوەی ساڵێکە نووسنگەی بەجێهێشتووە و ئێستا لە ماڵەوەیە. بەهۆی داوام نەکردنی وەزیری پێشمەرگە کێشە بۆ چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە دروست بووە و بە سستی بەچێبەڕێوە. لەسەر ئاستی باڵا بە تایبەت هاوپەیمانان و ئەمریکا بە تایبەتتر داوا دەکرێت وەزیر بگەڕێتەوە سەر ئەرکەکەی لە پێناو خێراترکردنی پرۆسەی چاکسازی. کارەکان نەوەستاون بەڵام پرۆسەی چاکسازی سست کردووە. چاوەڕوان دەکرێت شۆڕژ ئیسماعیل بگەڕێتەوە سەر ئەرکەکەی. مەرجیشی هەیە بەڵام مەرجەکانی بۆ حیزبەکەیەتی. لە دەروی وەزارەت کێشە بۆ وەزیری پێشمەرگە دروست دەکرا. بەرپرسانی دیکەی وەزارەت ئەرکەکان بەڕێوە دەبان. پێشوازی لە گەڕانەوەی وەزیرەکەیان دەکەن. داواکاری هاوپەیمانانە بە تایبەت ئەمریکا. هاوپەیمانان زۆر جار داوایان کردو لە کۆبوونەوەکان شەپیان خۆش بە وەزیر بگەڕێتەوە. بەس گەڕانەوەی وەزیر پەیوەندی نە بە ئێمە و نە بە هاوپەیمانانی شەوێ. پەیوەندی بە قەراری سیاسی خۆیان هەیە. ئیجراعاتێکی خۆیان بۆ دیارە. پەیوەندی بە ئیشکردنی ناو وەزارەتی نەبووە. ئیلتیزاماتێکی دروست لە بینی ئێمە و جەنابیانە هەبووە و پێشمان خۆش بە بەردەوام بێ. تەفاهوماتی زیاتر بوو. یعنی وەزیر بەڕاستی کەسێکی جۆگرێکی زۆر باش بوو، ئیداریاتێکی زۆر باشیە بوو. یعنی پەیوەندەکانی ئەپاراست. بەس لەوانەیە خەڵکانێکی تر هەبن نەتوان ئەو ئیداری ئەو بابەتانە بکەن. بربەستە سیاسیەکان پرۆسەی یەخستنەوەی هێزی پێشمەرگەیان سست کردووە. لە بەرامبەریشدا هاوپەیمانان سوورن لەسەر یەخستنی هێزی پێشمەرگە و دەستیان لەو پرۆسەیە بەرنابێت. هۆکاری سووربوونی ئەمریکا بۆ یەخستنی هێزی پێشمەرگە دەگەڕێتەوە بۆ ئەوەی هێزێکی نیشتیمانی یەریمی کوردستان بپارێزێت. بۆ خۆ ئامادەکردن لە ئەگەری هەر گۆڕانکاریەک چ لەسەر ئاسیا ڕاست لە ناوچەکەدا ڕوو بدات. ئەوە ئامانجی سەرەکی ئەمریکای بۆ پاراستنی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی بنەماکانی ئەو قوارەیەکەوە یەکەم پێگەی دروستکردنی هێزێکی یەکگرتووە بۆ پاراستنی. بە پێی زانیاریەکانی کوردستان 24 کە لە سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستی کەوتووە لە دوای سەردانی دەینا سرۆڵ یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ هەرێمی کوردستان داوای لە گەڕانەوەی وەزیری پێشمەرگەی بۆ سەرکارەکەی کردووە. وەزیری پێشمەرگەش بۆ گەڕانەوەی سەرکارەکەی کۆمەڵێک داواکاری لە حیزبەکەی هەبووە. تیمی یەکێتی لە حکوومەت و سەرکردایەتی یەکێتی بە داواکاریەکەی ڕازی بوون. تەنها قوبات تاڵەبانی ماوە ڕەزامەندی نیشان بدات. ڕۆشن ساڵق کوردستان 24 هەولێر.